قرآن بهاری گیانا بخشو گل زاری جانا قرآن بهاری گیانا بخشو گل زاری جانا و زی بیرو دارونا دستورو یا سیبونا و زی بیرو دارونا دستورو یا سیبونا جیم به قرآن مردنا خوچا و شاکردنا جیم به قرآن مردنا خوچا و شاکردنا سرگردانی ولادانا تمن بافی رودانا قرآن بهاری گیانا بخشو گل زاری جانا ئێمە وەکو دەستگای نوێرە حکمەلەقی حاجەوە بەشی پەروەردە هەستاوین بە ئەنجامدانی ئەم ئاهەنگە بۆ پۆلێک لە قورئان لەبەرانی لەقەکەمان کە ژماران دەگاتە 5 حافز قورئان سوپاس بۆ خوا و هەروەها لەگەڵ کۆمەڵە قوتابی ترمان کە لە یەک جوز ئەوە هەمانە تاوەکو نزیکەی 16 جوزء بۆ 18 جوزء کە ئەمانیش نزیکەی زیاتر لە 100 قوتابیە کەوانیش لێرە لەگەڵمان بەشدارن لە ئاهەنگەکەدا و ئامانزمان لە ئەنجامی ئەم ئاهەنگە ئەوەیە لە ئەنجامدانی ئەم ئاهەنگە ئەوەیە کە ئەم قوتابیانێکەوە جوزئێک و دوو سیان یاخود سەرەتای دەستپێکردنیانە لە قورئان لە بەرکردنی قورئانی پیرۆزدا وەکو هاندانێکە بۆ ئەوان و وەکو سوپاسگوزاریەکیشە بۆ خوای گەورە و بۆ ئەو پاشان بۆ ئەو قورئان لەبەرانەی کە ئاهەنگمان بۆ ساز کردوون و هەروەها بۆ ئەمەشەکە بە خەڵکیش بڵێن کە بەڵێ لە حاجەواش کۆمەڵە خەڵکمان هەیە کە خەریکی لەبەرکردنی قورئانن خەریکی مراجعەی قورئانن خەریکی ئەوەنەکەوە ڕەوشتەکانی لەسەر قورئانی پیرۆز بنیاد بنێن. يعلم ما في السماوات والأرض والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون. ئێمە ئەمڕۆ وەکو دەستگای نوێر حیکمەلەقی حاجەوە هەستاوین بە ئاهەنگی بە سازدانی ئاهەنگێکی خەنجیلانە ئاهەنگی قورئان لەبەران کە من خوای پەروەردگار یەکێکم لە حافز قورئانەکان خوای پەروەردگار ئەم فەزلە گەورەی پێداوم و دوعای خێرمان هەیە بۆ هەموو ئەوانەیەکەوە هاوکاریان کردوون لە سازدانی ئەم ئاهەنگە پیرۆزە و داواکارم لە خوای پەروەردگار لەبەرکردنی ئەم قورئان بۆمە بکاتە بە تووشی قیامەت لێمە قبوڵکە ئینشاءالله و داواکارم لە هەموو ئەو گەنج و لاوانە سەردانی ئەم دەستگایانە بکەن کە شوێنی قورئان لەبەرکردنی قورئان خوێندنە بە داوای لێ دەکەم ئینشاءالله بەردەوام بن لەسەر لەبەرکردنی لەسەر خوێندنی لەبەرکردنی قورئانی پیرۆز. الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار بە ماوەی 4 ساڵ توانیم ببم بە حافظی قورئان لە دەستگای ڕۆشنبیری نور حیکمەلەقی حاجەوە و داواکارم لە گەنج و لاوەکان داواکارم لە هەموو خوشک و براڕێزانەی کە تا ئێستا نەهاتوونەتە خزمەتی قورئان بێن باوەش لە قورئانە بدەن لەبەر ئەوەی دەبێتە مایەی سەرفرازی بۆ دنیا و بۆ قیامەتیان. الحەمدولله سوپاس بۆ خوای پەروەردگار و دەزانم ئەمڕۆ لەدایک بووم بەڕاستی فەزلێکی گەورەیە خوای پەروەردگار کە پێبەخشیم سوپاسی خوای پەروەردگار دەکەم هەزار جار. وقولوا آمنا بالذي أنزل إلينا وأنزل إليكم وإلهنا وإلهكم واحد ونحن له مسلمون. وكذلك أنزلنا إليك
ذلك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون. سپاس تایش خوای گەورە سەر دەکەین کە خوای گەورە و شەڕەفی بە ئێمە مامۆستا بەڕێزەکانمان بەخشیکەوە کۆمەڵی قوتابیمان لەسەر دەستی ئێمەمانە کەوا قورئانی پیرۆز لەبەرکەن بەڕاستی و شەڕەفێک و ڕێزێکی گەورەیە. خوای گەورە باشترین شەواز لیان قبول بفەرمێت و بە پاداشتی مامۆستا بەڕێزەکانیشان بداتەوە. هەبوونی ئەم جۆرە ئاهەنگانە بەڕێزان دەرە زۆر گرنگە لەبەرەوەی لە سەردەمی ئێستادا کە خەڵک بە زۆری سەردەمێکی دنیاگەرایی و مادیگەرایەتیە و خەڵک زیاتر ڕووی زیاتر لە بابەتە ڕەغەباتیەکانە و زیاتر ئەو شتانێکە ئینسان دەبەستنەوە بە لایەنی مادی بەڵام کاتێکە بابەتێک و ئاهەنگی شاوە دەبین بەڕاستی جێگای دڵخۆشە کە لە سەردەمێکی ئێستادا لە سەردەمێکەوە ئەم خەڵکی کەوتۆتە جۆرێک لە سەر لێ شێواوی و زۆرێک لە دابڕان لە دین و لە قورئان و لە سونەت خەڵکانێکە بن گەنجانێکە بن ئاوا هەموو غەمیان لە بەرکردنی قورئان و کەلامەکی خوا بەڕاستی جێگای دڵخۆشە. خوای گەورە لیان قبوڵ بفەرمێ. دیارەمە یەکەم ئاهەنگمانە ئاهەنگی یەکەممانە کە ئێمە جۆرێک ڕێزلێنان و دیاریمان بەخشی بە حافظ قورئانەکانمان کە دیارەکان لەلا خەڵکانی خێرخواز و دابین کرابوو کە دیاری گەشتێکی عومرە بۆ هەموو حافظ قورئانەکانمان الحەمدولله خوای گەورە یارمەتیماندا لە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا ئەم ئاهەنگانە بەردەوامیان دەبێت و گەیمە قوتابی ترمان لە ڕێ هەم لە خوشکان هەم لە برانی ئینشاءڵڵا وەسپاس بخوا ڕێژەیەکی زۆرمان هەیە کە 5 جوز و 10 جوز و 15 جوز و 20 جوز و زیاتر لەوەشان لەبەرە بەس الحەمدولله ئەمڕۆ وەزبەیەکمان ئامادە بوون حەزمان کرد ڕێزلێنانێکیان پێ بەخشین ئەم ئاهەنگان بۆ ساز بکەین و بیان ناسێنی بە خەڵکە جۆرە خەڵکی مەتبەرزی بۆ دروست بێ کەوا بتوانێت کە بزانێت کە بەڵێ دەکرێت لەم سەردەمەوەی کە هەمومان تێدا جۆرە گلەی گازندەمان لەم سەردەم و لەم زەمانە هەیە ئەوە خەڵکانێک شەنە الحەمدولله دەستیان بە قورئان لەبەر کردووە و خاڵێکی تر کە زۆر گرنگە لەم سەردەمەدا ئەو هۆکارانە ئەو جێگانە ئەو شوێنانە کە ئینسانەکان لا ڕێدەکەن و مسلمانان لا ڕێدەکەن زۆرن جا کە دەبینی شوێنێکی وەکو سەنتەری حیکمە و شوێنێکی ئاوا گەورە و گرنگ و پیرۆزێ بەڕاستی جێگای دڵخۆشە ومێدم وایە دایک و باوکەکان ئەم شوێنانە بە گەورە و گرنگ بزانن منداڵەکانیان بنێرن گەنجەکانیان بنێرن هانیان بدەن پشت و پەنایان بن بۆ ئەم شوێنانە خوای گەورە جەزای خێری هەموو لاکداتەوە پاداشت خێری هەموو لاکداتەوە دووبارە هەموو لاکتان بەخێر بێن. تدر باللم قرآنا بشمن هر عشو جانا لكامراني دورين بروري آگیری سورين لكامراني دورين بروري آگیری سورين قرآن بهاری گیانا بخصو گل زاری جانا قرآن بهاری گیانا بخصو گل زاری جانا وزی بیرو دارونا دستورو یا سایبونا وزي بيرو دارونا دستور يا سيبون